بینەرانی ئازیز و خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵا، سڵاوتان پێشکەش. خۆشحاڵم کە لە ئاڵلقەیەکی دیکەی بەرنامەی ژیان و خەباتی یاران بە دیدارتان شاد دەبینەوە. ئازیزان، میوانی ئەمەقەی بەرنامەکەشمان هاوڕێ ڕەحیم مەحموودی، چاشی سیاسی و یەکێک لە پێشمەرگە دێرینەکانی کۆمەڵەیە و بەو هیوایی کە تا کۆتایی هاوڕێی بەرنامەکەمان بن، سەرنجتان بۆ بیستن و بینینی ئەم بەرنامەیە ڕادەکێشم. کاک ڕەحیمجان، سپاس دەکەم کە داوەتی ئەمەت بۆم بەرنامەیە قبول کرد. پێم خۆشە سەرەتا وەک ئەوەڵین پرسیار یا مقدمەی بەرنامەکەمان خۆت بە بینەران بناسێنیت و بیۆگرافیەکی کورتی خۆتمان بۆ باس بکەیت. سپاس دەکەم. منیش سپاس لە تۆکەم و لە هاوڕێیانی تەلەڤیزیۆن. کاک کەریمجان، هەر لێرەوە لە طریقم کاناڵی ئێوە کە بینەران دەمان بینن، خەڵکی دۆست و ئاشنا دەمان بینێ، هەر لێرەوە سڵاو و ڕێز و حورمەت و خۆشەویستیم هەیە بۆ هەمویان. من ڕەحیمم ناوە، بە ڕەحیمی مەحموودی، بەڵام لە ناو کۆمەڵا بە ڕەحیمەڕەش مەشهور بووم. ئەگەر هەر کەسێکیانی تۆ لەعام چی بڵێ من ڕەحیم مەحموودیم، بە دوایدا دەگەڕێم کەس نامناسێ بێ بڵێ ڕەحیمەڕەش. ئەگەر وتە ڕەحیمەڕەش تەوان هەمویان، چون لە بۆکان ڕەحیممان ماشەڵڵا زۆر بوو بە خەڵی کوردیڵێ، ئەو ڕەحیمانەی تریان بووێ هەرچی لە خەمێکمان بوو، من ڕەحیمەڕەش بوو. من لە بنەماڵەیەکی دەکرێ بڵێم هەژاری خەڵکی دیتکانتەپە بە دنیا هاتووم. تا باوکم تەنیا باڵ بوو، باوکم بە تەنیا بووە و دیارە خەرجی خانەوادە و هەموو شتێککەوتۆتە سەرشانی وە زۆر جاریش دیارە ئەو دەرهەق بەو کار و خەرجش کە فریان نەکەوتووە و نەیتوانیوەکە دەرقەتی ئەو شارانە بێت. دایکم وەکو یاریدەدەرێکی مڕەتەب لە شان بەشانی باوکم کاری کردو و زەحمەتی کێشاوە و تا منیش تاوە کونێ پێنجی سەرەتایی هەر لە تیکانتەپە چوومەتە مەدرسە، بەڵام بە دەلیلی وەزعیەتی اقتصادی ماڵمان نەمتوانی کە ئیدامەی تەحسیل بدەم. هەر لە دەورانی نەوجەوانی و مناڵیمەوە ڕوون کۆتە کار و کرێکاری و خەریکی کار و کرێکاری بوو، حتا زەمانێکە لەگەڵ سیاست ئاشنا بووم و کە لەگەڵ سیاسەتا ئاشنا بووم و لەگەڵ کۆمەڵە ئاشنایەتیم پەیدا کرد، لەوەی تر حرفەیی لەگەڵ کۆمەڵە کارم کردووە. لەو تەمەنەدا توانیتە بچێ قوتابخانە چووی ئەسان یا خوێندنە تاسمەختایەک توانی وە لە مەدرسە ئیدامە بدەی؟ ئەزم کردی من ئەگەر ڕاستەکەی دەوێت پێت بڵێم وەکو دێهات، ئێمە لە ساڵدا من دەتوانم بڵێم 4 مانگ دەچوومە مەدرسە، بە دەلیلی ئەوەی وەزعی ماڵیمان باش نەبوو. باوکم هەر بە منداڵی منی دەدا بە ڕەنجبەر، ڕەنجبەرین دەکرد. دیارە ڕەنجبەریش لە کوردستانە 8 مانگ بوو، 2 مانگی پاییزە بایە کارت کرد باە، من 3 مانگی زستان و مانگیی پاییز دەچووم. بەو جۆرە توانیومە تا کلاسی 5 ئیبتیدایی بخوێنم. دیارە تۆ ئەو مەقتەعی تا بەر لە تێکەبوون لەگەڵ مەسایلی سیاسیت باس کرد، بەڵام پێم خۆشە پێش لەوەی کە بچینە سەر باسی مەسایلی سیاسی، بە دەلیلەوەی کە ئێستا لە ئێران لە هەڵبژاردننی سەرۆکۆماری لە ئێران نزیک دەبینەوە یا سەرۆکۆماری و شۆڕاکانی شاری و دێ، پێم خۆشە بەر لەوەی کە بچینە سەر باز لەسەر خۆناغەکانی ژیان و خەباتی خۆت، ئەگەر لەم بابەتەوە تێبینی و ئامۆژگاریەکت هەیە بۆ خەڵک یا سەرنجێکت لەسەر ئەم هەڵبژاردنە هەیە بە تایبەت، پێم خۆشە ڕوو بینەران باسی بکەین. وەڵا کاک کەریم، ئەوڵەن ڕاستە بەناو ئینتیخاباتە، بەڵام لە عەمەلدا ئینتساباتە. یعنی هەر ئێستا ڕئیس جمهوری ئێران بەبێ هەموو شتێک دیاری کراوە. من پێم وایە خەڵکی ئێران و بە تایبەت خەڵکی کوردستان کە هەمیشە پێشقەدەم بوون و پێشتاز بوون لەو ڕابطێدا و پێشویش نیشانیان داوە کە لە تەحریمی ئینتیخاباتەکانی پێشویشدا، من پێم وایە کە دەبێ لە کوردستان ئەمە بە شێوەیەکی زۆر جددی جوابێکی
بدەنەوە بە جمهوری ئیسلامی، چونکە جمهوری ئیسلامی هاتووە زۆر ئاگاهانە، زۆر زیرەکانە دوو ئینتخاباتی یەک خستووە. ئینتخاباتێکی ڕیاست جمهوریە، ئینتخاباتێکی شۆڕاکانە. شۆڕاکان لە تعریفی شۆڕادا کە باسی کێکەمانە شۆڕانین، بەڵام لە تعریفی خودی شۆڕادا کە باسیکەی یعنی حلالی مشکلەی خەڵک لە دێهاو لە دێ و لە شار و خەڵک بە ژیانی ڕۆژمەڕەی خەڵکەوە شۆڕا گرەی خواردووە و ئەو خەڵکە بۆ ئەوەی کەس سەرنویشتی خۆیان دیاری بکەن و ژیانی ڕۆژانی خۆیان دیاری بکەن احتیاجیان بە شۆڕایە، بەڵام دەچنە پای ئەوە کە شۆڕا ئینتخاب بکەن. بەڵام جمهوری ئیسلامی هاتووە دوو سندوقی ناوە بە پاڵی یەکەوە، هەر یەکێکیان لێ نووسراوە شۆڕای ئیسلامی، ئەوی تریان لێ نووسراوە ریاسەتی جمهوری. یعنی منێکی کە دەچمە بەرپای سندوقەکە، دەچمە لەو سندوقاکە ڕێی دەخەمە ناو ئەوەوە مشکلەکە تەنیا شۆڕاکە هەڵبژێرم و لە عینی حاڵدا بۆ دینەکەن بۆ ریاست جمهوریەکە نەیکەی. پس لەمابەینا جمهوری ئیسلامی ئەوەی زانیوە کە دەوێت بەو حلەیە ئەوە بکات کە ئەم خەڵکە بێنتە پای ئەو ئینتخاباتە. شتێکی دیکەشەوەی کە ئەم شۆڕایانەیش ئەگەر حتا زۆرش دڵسۆز بن، من ناچمە سەرهینیان، بەڵام زۆرش دڵسۆز بن، زۆرش پیاوی چاک بن، زۆرش خەڵکی بن، بەڵام ئەم شۆڕایانە مجری بەرنامە و سیاسەتی ئەو ریاست جمهوریان کە ئێستا دیاری کراوە بۆیان و هەر بۆ ئەوە من پێم وایە کە دەبێت خەڵکی کوردستان داوام لە خەڵکی کوردستان داوام لەو کەسانەیە کە لە زمانی من تێگەن داوایان لێ ئەەکەم زۆر وەکو پێشوو نیشانیان داوە زۆر بەباشی جواب بە جمهوری ئیسلامی نەدەنەوە، نەچنە پای سندوقەکان و سندوقەکان بە خاڵی بێڵنەوە. بێگومان وەکو ئەرزیابیەکان یا هەڵسەنگاندنەکان نیشان دەدەن ئەم ساڵ بێڕۆنەقترین دەورەی ئینتخابات دەبێت لە هەموو دەورەکانی ئینتخاباتی کۆماری ئیسلامیدا و ئەم ڕۆژانەش کاندیداکان دەستنیشان کراون مشەخەسەکە هەر لە ئێستەوە چێ لە سندوق دەیانوێت بیهێنە دەرێ. ئەوەی کە تا ئێستا هەموو ساڵێک جۆرێک لە جۆرەکان کە بەڕێزشان ئاماژتان پێکرد توانیوێتی بەشێک لە خەڵک دووچاری تەوەهم بکات و بیان شێشتە سندوقەکانی دەنگدان مەسەلەی شوڕاکان بووە. هەر وەکو شوڕاکان باس کراکە لەوانەیە کەسی خۆششێرە، کەسی خۆشناو، کەسی باشیان تێدابێ، بەڵام بەداخەوە بە دلیلەوە کە دەستن ئەو سیستمە ئەمەلەن دەبنە ئامرازێک بۆ بەرەو پێشبردننی ئەو سیاسەتە ئەو سیستمە، بەڵا هیچ دەورنەخشێکی ئەو تویان نابێ و تەنانەت لەباری کەسایەتیشەوە لەتمە لە کەسایەتیان دەدرێ و لە درێژ ماوەدا بێئەتیبار دەبن لە ناو خەڵکدا. بەڵام بەداخەوە هەندێک لایەن بەردەوام لە ساڵەکان یا لە دەورەکانی پێشوودا خەڵکیان هانداوە ئەگەر بۆ سەر و کۆمار تەوەهمێکیان نەبووە تا ڕادەیەک و بایکۆتیان کردووە، بەڵام بۆ شوڕاکان جۆرێک لە جۆرەکان خەڵکیان تەوسیە کردو کە بچنە پای سندوقی دەنگدان. بۆیە وا بەرداشت دەکەم کە قسەکانی بەڕستان ئەوەیە لە هەر حاڵەتێکدا هەردوو بەشی ئینتخاباتەکە بە جددی بایکۆت بکەن و سندوقەکانی دەنگدان دەورەکان ویستا بە چۆڵی بە خاڵی بێڵنەوە بۆی کە نەتوانن بۆ نمایشی شانوبەریەکەیان کەڵکی لێوە بگرن. بێگومان وایە کاکەریم، بێگومان ئەوە دروستە کە ئێمە ئەبێ بە خەڵک ئەبێ بۆ خۆی ئەوە بزانێت بیلاخرە کە چێتە پای ئەو سندوقە بزانێت کە لە 4 ساڵی ئایندەدا چ لە ژیانە چه تەغییر تەحولاتێک لە ژیانە پێش دێ. ئێستا ئێمە دەزانین 40 ساڵە جمهوری ئیسلامی هەر جارێک بە حلەیەک و بە شێوەیەک دێتە پای و ئینتخاباتە دێ ئینتخابات دەکا و قەول و قەرارای دەدا. هەر ئەو ڕۆژێک کە قەول قەرارەکانیدا و ئینتخاباتەکەی تەواو بوو هەموو شتێک لەبیرە چێتەوە و بەڵکە هەر ئەو سیاسەتە دەگرێتە پێش کە تا ئێستا گرێتە پێش. ئێستش ئێمە پێمان وایە ئەوە لە قەتی بەرقەوە بگرێت، لە بێنانیەوە بگرێت، لە گرانیەوە بگرێت، دەست بۆ هەرچێکە با خەڵک نیەتی و ئەمە ڕێژیمە کە ئەلعانەکەیش ئەگەر سەبحینێ قودەتیش بەدەستەوە بگرێ خەزانەیەکی خاڵی سندوقێکی خاڵی بەدەستەوەیە کە بەچیوە ئەتوانێت ژیانی خەڵک ئاڵوگۆر لە ژیانی خەڵکدا پێک بێنێ. دەیپەستە مابەینا باشترین شکل ئەوەیە کە جمهوری ئیسلامی نابە جمهوری ئیسلامی نابە ئینتخاباتی جمهوری ئیسلامی بە هەموو شکلش. زۆر ڕاستە. کاک ڕاهینجان دەچینە سەر باسی تایبەت بە قۆناغەکانی ژیان و خەباتی خۆت. بیۆگرافیەکی کورتت سەبارەت بە ژیانی خۆت
تا بەر لە ئاشنابوون بە مەسایلی سیاسی و تێکەڵبوون بە مەسایلی سیاسی باس کرد. پێم خۆشە لەو سەرتایەدا لەم وەختەدا کە نزیک بوونەوە لە ساڵی 57 و ڕاپەڕینی گەلانی ئێران لە دژی ڕژیمی شایەوە لەو مەقتەعەدا بێگومان بەڕێزشتان تەمەنتان ئیجابی کردووە کە مەوزەعتان بێت بەشداریتان بێت لە ڕاپەڕینەکەداوە لەو مەقتەعەشدا خەتوخوت سیاسی خۆتان دەناسن. پێم خۆشە لەو شرایطەدا گۆم باس بکەیکە لە ڕاپەڕیندا دەورونەخشی کاگراهین چ بوو یا چۆن هەڵسەنگاندنیشی بوو ئەو سەردەمە بۆ ڕاپەڕین. وڵا کاکەریم پێشەوەی کە جواب بە پرسیارەکەی جەناب بدەمەوە دەبێ من پێم وایە کورتەیەک لە ژیانی خۆم لە سەر کار و کرێکاری و لە دەرەوەی کوردستان بێستا بە کوردەکەی کە پێی دەڵێن تاراوگا لە تاراوگایە کارم کردووە. من برایەکم لە خۆم گەورەتر هەیە، نەقشی زۆر گەورەی بوو لە شکڵدانی زیندەگی من و لەوەدا کە من ڕێگای خۆم بە باشی بدۆزمەوە. ئێمە هەر لە ئەوایلەکانەوە 12 ساڵم بووە من لەگەڵ ئەو برا گەورەمە ئەو وەکو سەرپەرشتی منی لەگەڵ خۆی بردووە بۆ گومبەتی کاوز، بۆ تاران، بۆ تەورێز، بۆ ئیسفەهان و بردومی بۆ معدەنی مسی سەرچەشمەی کرمان. ئێمە لەوێ کارمان کردووە ساڵی 55 بەبێ ئەوەی کە ئەلانەکە ئەوە بڵێم لە واقعیدا من سیاستم نەدەزانی، بەڵام ئەوەم دەرێک کردبوو کە چەوسانەوەیەک هەیە، زەختێک هەیە، زۆرێک هەیە. من هەر لەوێ لە بەشی قاڵببەندیدا ئەتەسابێکی کاریگەریم ڕێخست بۆ 2 هەفتە ئەتەسابێکی کاریگەریم لەوێ ڕێخست و بۆ ئیزافە دەستمۆزد کە ئەو کاتە ئێمە موفق بووین 5 قڕان بە حقوقی ڕۆژانە کرێکارەکان زیاد بکەین. جا دەمەوێت لێرەدا شتێک باسکەمێشەوە بوو کە لە ئەوڵەوە ئێمە کە پێمان وابوو ئیدارەی کار و مەئمورانی ئیدارەی کار ترفداری کرێکارەکانن، لە ئەوڵەوە منەکانی خۆمان بر بۆ نێو بۆ لای ئەوان شکایەتەکەی خۆمان بۆ لای ئەوان و وەختێک کە هاتن بۆ سەردانی ئەمانە بوون بە زیدی ئێمە ئەلێهی ئێمە ڕاوەستان و بە دفاع لە ساحبکار و تهدیدیان کردین بە مەئمور و بە ژاندارم و بە زیندان و ئەوانە. بەڵام ئێمە هەر کۆڵمان نەدا، ئەو ئێتەسابەمان بەڕێوە برد و سەرکەوتنەکەمان بەدەستێنا و دوای 2 هەفتە چوینەوە سەر کار و کاری خۆمان. بەڵام ئالێرەدا شتێکیشی بێ زیاد کەم ئەوە بوو کە بێلوتفیەک بەرابەر بە من کرا دوای ئەو ئێتەسابە ئەو بێلوتفێژەوە بوو کە ساحبکار شرکەت ڕئیسی شرکەتەکە منیان ئەخراج کرد. منیان کە لە شرکەتەکە ئەخراج کرد، کرێکارەکان پشتیوانیان لێ نەکردم، ڕاستەکەی پشتیوانیان لێ نەکردم و من لەو شرکەتەی ئەخراج کرام و چوون بۆ شوێنێکی تر و هەر لەو کاتەوە ئیتر کە من لەو شرکەتەی ئەخراج کرام لە برا گەورەکەم کە وتم نەخشی زۆر گەورەی بوو، من وردە ئیتر لەو جیابم و مستەقل بووم بۆ خۆم کارم دەکرد. بێمەوە سەر ئەو بەشەی کە خەباتی سیاسی من خەباتی سیاسی خۆم پێش ئینقلاب بە مەسایلی سیاسی ئاشنا بووم و کارم کردووە و کاری سیاسیم کردووە. لە ساڵی 56وانەوە وردە ئیتر کەوتومە سەر ئەوەی کە شت بخێنمەوە، شت ببینم، کتێب ئازاد ببوو، خەڵک وردە لەم لاو لەولا قسە و باسییان دەکرد، مەجلیس و شت دەبوو. منیش پێم خۆش بوو هەمیشە لەوان لەناو ئەوانەدا سەر و کارم بێ. بەڵام یەشتا وەکەوەی کە شکڵێکی سیاسیم بە خۆم گردبێ، ئەو شکڵە سیاسیم تێدا نەبوو. ساڵی 57 ئیتر کەوا بوو لە تاران لەسەر عارەبانەکان کتێبیان دەفرۆشت. ئەو وەختە کتێبەکان ئەکسەرەن بە نێوی جەڵد سەفید مەشهور بوو. لەو کاتەدا ئینقلابەکە کرابوو، ڕاپەڕینەکە کرابوو، هێشتا ئینقلاب نەکرابوو. ئینقلاب نەکرابوو. من کتێبێکم کڕی، کتێبەکە بە دەستمەوە بوو لە خیابان لە ناسر خۆسرە و تووشی برایەکی یەکێک لە براکانی کاک سولەیمان بوو. چاکوچۆیمان کە خەڵکی گەین و یەکتریمان بینی و دیارە چامان بێ ڕۆشن بۆ من هەواڵی کاک سولەیمانم لێ پرسی و ئەویش
کاک سولەیمانی تەلەفۆنەکەی لوتفی تەلەفۆنەکەی کاک سولەیمانی دا بە من هەر لەوەدا کە بووم دوودڵ بووم ئایا من لەگەڵ کاک سولەیمان تەماس بگرم نەگرم جواب مەداتوە جوابم ناداتوە لەوە دوودڵ بووم چەند جارێک چوومە ناو کیسکی تەلەفۆنەکە و هاتمە دەرەوە چوومەوە داخلی دانا بەجێگی خۆمدا و تەلەفۆنێکم کرد کە تەلەفۆنم کرد بە مەحزیەوەی کە دەنگمی ناسیەوە زۆر بە ئیستقباڵەوە کاک سولەیمان هات بەدەمەوە و خوڵکی کردم چم بۆ ماڵیان و کتم ناتوانم نایە مەلانەکە کارم هەیە و فلان وانتی ناغێری ممکنە دەبێ بێی لەکوێیت وڵای سامنەوە لە مەیدانی فردۆسیم دەی ئێمەش ماڵمان لە فەوزیەیە هەر لێەوە ڕاست خێراوەرە زۆر دوور نییە دەبێ بیت وڵای کە چوون بۆ ماڵیان کە چوون بۆ ماڵیان و چای بە کتێبەکەم بەدەستەوە و چای بە کتێبەکە و یەکمان ماش کرد دەستمان کەم لێ هەر کتێبەکەی لە دەستگرتم و لێم تووڕە بووم کتێبەکەی لێ دەستگرتم و گردی خەتی ناو سەر فێشغاڵەکەەوە زۆر پێم بەری خوارد زۆر پێم بەری خوارد ئەو کتێبە کتێبی خوێندنەوەی تۆ نییە ئەوە ئەم کتێبە ئیمپریالیزمی جیهان خار و نەفت خار و فلانوانە منە بەکەڵکی تۆ نایە کتێبێکی دا بەدەستمەوە ڕۆمانێکی دا بەدەستمەوە ئەو ڕۆمانە تەرجمەی متەرجمی گەورە و گەورەی کورد محەممەدی قازی بوو من ئەو کتێبم خوێندەوە نان و شەراب کە نان و شەراب خوێندەوە ئەگەر لە جەوهەری ئەم کتێبە بوو بە جەوهەرێک بۆ کاری سیاسی من بەڕاستی من ئەو کتێبم خوێندەوە ئەحساسم کرد ئەو قارەمانی ئەو داستانە کەسێکە هۆویەتی نییە بە دوای هۆویەت ئاگەڕێت تەماشاکە منیش هەر ئەوە بوو کەسێکە ماجەراجووە منیش ماجەراجوو بوو بە دوای ماجرایە دەگەڕام لەمانەدا من لەگەڵ شکلی کاری سیاسی من لەگەڵ کاک سولەیمان لەوێەوە دەستی پێ کرد پێش ئینقلاب ئێمە لە تاران لەوێ کارمانە کرد من لە جێریانی بە ئیستلاح مەیدانی ژالە کە زۆر مەشهور بوو لە مەیدانی ژالە لەو مەراسم هینەدا لەو تەزاوڕاتەدا بەشدار بووم چوون بۆ ئەو تەزاوڕاتە ویستم لێەوە بچم ماڵی کاک سولەیمان ڕێمان لێ گیرا بوو نەمتوانی بچم بۆ ماڵی کاک سولەیمان گەڕامەوە شتێکی کە گەڕامەوە زۆر ناڕەحەت بوو چوومەوە شرکەت و خزمێکیشمان لەگەڵمانە بوو خزمەکەمان وتیوە لەکوێ بووی وتم بڵا لە تەزاوڕات بووم خەڵکیان وا کوشتەوە فڵان وێتەوە ئەگەر نەفرێکە کوژدار دە نەفەری پێوانرا لەو کاتەدا خەڵکیان ئاوا کوشتەوە فلانیان کرد ئەویش من چوومە سەر تەختەکەی خۆم بە پاوە ڕاوەستا بووم ئەم کابرایە بەبێ مقدمە بێ ئەوەی کە ئەحساسی من دەرەکە دەرونی من دەرەکە دەستی کرد بە جنۆدان بەو کەسانی کە کوژراون بم بورە من لێرەدا تۆزێک ڕادەگرم بە دەلیلەوەی کە لەو مەقتەعەداین کە تۆ باسیەوە دەکەیت چۆن لەگەڵ مەسایلی سیاسی ئاشنا بووی و بۆ تێکەڵبوونت بە مەسایلی سیاسی باسی و پێشینەیەت کرد کە تۆ سەردەمێک لە دەروی کوردستان و لە ناوەندە کرێکاریەکان و لە تەمەنیشی تقریبان نەوجەوانیدا کارت کردەوە زۆر عەمیق دەرکرد بە و چەوسانەوە و جیایی چینایەتیە کردووە ئەوە پێشزەمینە بووە بۆ ئەوەی کە بەرەو لای چەپ لیالانێکەم جەریانێک ڕابشێشێکە هەست دەکەی دیفاع لە بەرژەوەندیەکانی کەسانی وەک تۆ هاوچینەکانت دەکەن لەو سەردەمەدا کە تۆ لەگەڵ ئەم مسایلانە ئاشنا دەبی هاڵ و هەوای ڕاپەڕی لە جریاندا هەروەکو باز دەکەی بەڵام زۆر جەریان لەو سەردەمەدا سەر هەڵدەدەن لەوانە چەپەکان زۆر بە بەرچاوی نەخشیان هەیە دەوریان هەیە و دەیانەوێت ڕاپەڕینەکە بە جۆرێک بە سەرنجام بگەێنن کە نەتیجەتەن لە نهایەتدا دیارە نەتیجە ڕاپەڕینەکە داگیر دەکرێت لەلایەن ڕژیمیشی کۆنەپەرستەوە بەڵام دەور و نەخشی ئەو دەمی چەپەکان تا چەندە بەرچاو بوو تا چەندە دەناسران یا لانیکەم بۆ ئەمسالی ئێوە دەتانتوانی خەتۆ خطوتەکانیان پێ بڵێم لە سەردەمی لەو سەردەمەدا کە لە تەزاوڕاتەکان لە تاران لەگەڵ زیندەیات کاک سولەیمانە بەشداریم دەکرد من بۆ خۆشم ئەزم کردی کە هێشتا تازە شکڵم نەگرت تازە خەریکم شکڵ بگرم بەڵام ئەوەی کە واقعی بێ زۆر شت بوو ڕۆشن نەبوو زۆر تێکڵاو بوو وەزیەتەکە زۆر تێکڵاو بوو ڕۆشن نەبوو کە چێکێکا و چی ناکات لەو سەردەمەدا من ئەتوانم تەنیا خاتریەکی کە زۆر خۆش بوو لە
هینۆ دەهاتین لە مەدانی فوزیەوە دەهاتین بەرەو ئینقلاب 24 ئیسفەندیان پێکوت ئەو سەردەم دەهاتین لە نێو لە سەر پردی شمیرانیان پێدەکۆ پۆلی شمیران لەوێ بوو بە شەڕ ئێمە لە دواوە بووین سولەیمان زانی وتی ڕەحیم دەستی گرت وەرە با بڕێن ئەوە لە پێشەوە لەگەڵ چەپەکان بە شەڕ هاتوون چین ئێمە چین دیفاع لە چەپەکان بکەین ئێمە چین بۆ لای چەپەکان و ئیسلامیەکان حەملەیان پێکردن ئێمە چوین لەوێ بوو بە شەڕ و بالاخرا قودرەتی ئێمە زیاتر بوو توانیمان ئیسلامیەکان بچێشینەوە دواوە و تەزاوڕاتەکەی ئیدامە پەیدا بکە ئەو سەردەم من ئەتوانم ئەوە لە تارانا بڵێم بەڵام ئەگەر گەڕاینەوە گەشتا ئینقلاب نەکراوە گەڕاینەوە تیکان تەپا ئەم کاک سولەیمان ئیتر بە ماڵەوە کە کاک سولەیمان باتەوە بۆەوە کاری دەکرد مهندس بوو کاری ڕسمی خۆی هەبوو لە تاران کارەکەی وێڵ کرد و هاتبەوە بۆ کوردستان بۆ خزمەتکردنی ئینقلاب و بۆ پەرەپێدانی ئینقلاب و ڕێبەرکردنی لەم ئینقلابەدا ئەو هاتبەوە میشکە گەڕاینەوە تیکانتەپە و لەوێ ژیانمان دەست پێ بکەین هێشتا شانە ڕووخابوو ئێمە لەگەڵ گەنجانی تیکانتەپە لەگەڵ نەوجەوانان لە مزگەوت و لە ملا و لەولا کۆبوونەوەمان دەکرد قسەمان دەکرد تا وای لە هات بەوە گەیشتین کە دەبێ ئێمە شوێنێکمان بێ بۆ خۆمان هەر ئەو کاتە لە عەلیخان کە دەبووە ئامۆزایی کاک سولەیمان هەمویان ئەلحەق کاک سولەیمانیان زۆر خۆشەویست کاک سولەیمان تەکلیفی لێ کرد قەدیم وەتاغی دەرەوە بوو هین ئاغاکان بۆ میوانداری ئەو شوێنەمان ئێمە لە کاک عەلی وەرگرت و کردمان بە کتێبخانە هەرکە کردمان بە مازەوەی کە ئێمان کرد بە کتێبخانە کاک سولەیمان لەسەر ئەوە ڕانەوەستا لە پەنای ئەوەدا دیوێکی دیکەمان خاوێن کردەوە کردی بە مەدرسەی بۆ ئەو کەسانەی کە جوانانی نێودێکە بێسەوادن هنکەن جا کتێبخانەکەمان ئاوا دروست بوو کتێبخانەیەکمان دروست کرد یان دەبێ ئەم کتێبخانەیە هەر کە چ کتێبی بێنێ من چەند جەڵدە کتێبم بوو لە ماڵێ یادی بەخێر ڕفیقی جان بەخت کردومان پاول کتێبی بوو هێنای لەگەڵ خۆی هەر بەوە پاول چون کتێبی مادەری مارکسیم گورگی خوێندبەوە ناوخۆی پاول لەنا محەممەدی جەنجی بوو پاول کتێبەکانی خۆی هێنا کاک سولەیمان کتێبی بوو هێنای ڕفەکانی تر هەر کەس کتێبی بوو لە ماڵە تقریباً 40-50 جەڵدە کتێبمان کۆ کردەوە ئەم کتێبخانەیە دوایی یاوای لێهات بوو بە کتێبخانەیەکی زۆر گەورە تقریباً دارای 3-4 هزار جەڵد کتێب هەمووشی کتێبهای فەلسەفە و ئەدەبیات و ڕۆمان و شتی ئاوا تێیدا باشە ئەو لەم کە کاک سولەیمان ئاوا دەوری بوو یا تەسیری بوو لەسەر بەڕێستان و ئەمسالی ئێوە بەتایبەت لە خودی تیکانتەپەدا خەڵک خۆشی دەویست ڕۆشن بوو کە خەتوخطوتی سیاسی چییە ئەو کات دەسەن ناوێک لە جریانە وەکۆی کە ڕۆشن و خەتێکی سیاسی بەجارکانی پێی دەگەم ئەوە نەبوو بەڵام هەر کەس این بوو دەگەڕین بە دوای ئەوەدا کە چ بکەین من لەو مدەتە کورتەدا تقریباً بڵێن هەفتەیەک تا 2 هەفتە هاتوچۆی مەقڕی سازمانی فەدایانم کرد هاتوچۆی مەقڕی سازمانی فەدایانم کرد بینیم کە ئەویش ئەوەی وا من لێ دەگەڕم جێگای من نییە ئێمە هەر لە کتێبخانەکە ئیدامادا ئەم کتێبخانەیە بوو بە مەرکەزێک بوو بە شوێنێک کە ئێمە ئیدامەی کاری سیاسیەکەمان لەوێەوە ڕەونەق پەیداکە جا لێرەدا جێگا شتێکت با پێ بڵم هەر لەو سەردەمەدا کە کتێبخانەکەمان وردە ڕۆنەقی پەیدا کرد هاتین تابلۆمان بۆ سفارشدا لە بۆکان و تابلۆی بۆ دروستکرا و مۆری بۆ دروستکرا و ڕسمیەتی کتێبخانەیەکی بەخۆیەوە گرت ڕۆژێک کە این بوو ئەو بوو کە شاڕۆی و بوو بە 22 بەهمەن کە بوو بە ئینقلاب ئێمە لە تیکانتەپە هەر لەوێ بە پێشنیاری ئەم ڕێبەرە گەورە بەڕاستی دەکرێت بڵم ڕێبەر بوو ئێمە تەزاوراتێکمان لە نێودێدا کرد تەزاوراتێکی شادمانی وەختێک کە لەبەر مەقڕەکە کۆبووینەوە پێدادێک هێنمان نووسی پلاکارت و شتمان نووسی و شعارمان دروست کرد و ڕێکەوتین و دە 15 نەفرێک کاکە وەختێک کە تەماشای پێشتری خۆمان کرد خۆ کەس نەمابوو لە نێودێدا هەموو لەگەڵمان کەوتون بە کۆڵانەکانی نێو
دێدا دەگەڕان شعارەکانیشمان ئەوە بوو هەر کرێکار ئەتوانێ نیزامێکی نوێدانێ کرێکارانی نەوت هاتنە مەیدان شاکەوت شعارێکی زۆر ناسیاسیان نەبوو ڕاستەکەی ئەوەشمان بوو ئەوەی بەڵام هەر لەو سەرودەمەدایە کە شاد دەڕوا و جریانی ئەو تەزاوراتە کرا کاک حەمەحسێنی کەریمی گیانی لەدەست دەداوە لەو هەر بەو بۆ نێشەوە کۆمەڵە ئەلەنی دەبێتەوە ئەو کاتێکە کۆمەڵە ئەلەنی دەبێتەوە تۆ تەفاوتێک لە بینی لە باری سیاسیەوە ئەلایقی سیاسی و خەتەمەش سیاسی بینی سریکان و کۆمەڵدا تەشخیص دەدەی پێ دوایە جیاوازەکانیان بەرچاو دابا عەرز بکەم ئێمە ئەمە یەشتاوەکوونێکە من باسەکەمە مەقتەیەکە کە شا تازە ڕووخاوە و ئیتر ئەم جارەکە شکلە سیاسیەکان و تەفەکوراتی سیاسیەکان وردە خەریکە خۆی دەرەخا وەکە خەریکی خۆ دەرخستنە جەمعیەت لە بۆکان دروست بوو جەمعیەتەکان کە دروست بوون لە بۆکان کاک سولەیمان و منیش و چەند کەسێکی دیکەش کە ئێمە لەو جەمعیەتەدا ئەندام بووین بە ئەندامی جەمعیەت بەڵام هێشتا کۆمەڵە وەکو جەنابە دەفەرمووی هێشتا کۆمەڵە خۆی عەلەنی نەکردووە ئیتلاعیە دەدات بەنیوی هەمەیهێنانی مبارز شت دەنووسێ بنیوی هەمەیهێنانی مبارزە یعنیش شتەکانی ئەوە نەبووە کە وەکو کۆمەڵە سازمانی ئینقلابی زەحمەتکێشانی کوردستانی ئیران یا کۆمەڵی شۆڕجەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران خۆی عەلەنی بکاو خۆی عەلەنی نەکردو کۆمەڵە ئەگەر بڵێن ئەلەنی بوونی کۆمەڵە لە حەقیقەتدا لە 28 مردادی 58 کە کۆمەڵە وەکو تەشکیلاتێکی ئەلەنی هێزی پێشمەرگە سازمان دەدا دا منەوە ئەو دەورێم ئەرزە کردی لەوەدایەکە جەمعیەتەکان دروست بوو پێشەوەی کە جەمعیەتەکان دروست بێ لە منتیقەدا ئیتر ئەوەی کە وردە خەریک بووین ببێ جەماعەتێک بوون کە بە هەر جۆرێکە بۆیان بکرێ شێویەک بنێنەوە نائەمنیەک لە منتیقەکەدا دروست بکەن فڵان بکەن هەر بۆ ئەوە هەمیشەش لە هەڵقەی زەعیفەوە دەست پێکرێ بۆ ئەم کارە ناشیرین و قیزەونانە کابرایەک بوو لە هەوشارەوە هاتبووە ساروخامیش ئەم کابرایە لەباری دەرونیەوە بڕێک نەخۆشی دەرونی بوو ناوی شام محەممەد بوو ئەوە نیان مناڵ و گەنج عەزیەتیان دەکرد هەڵات هاچووە دێیەک بە ئەو دێیەک قشلاخیان پێدەکرد قشلاخە چۆڵ بوو لەوێ ماڵێکی دروست کرد بوو بۆ خۆی جوو تێگایك بوو لەگەڵ مانگایەک و لەوێ بەشی خۆی زەوی گەنموجوی دەکرد و لێ ژیانی بۆ خۆیە کە گەشتێکی لازم دەبوو داهات لە ساروخامیش یان لە تیکانتەپە دەیکرد شەوێ فرسەتیان لێ نابوو دوای ئینقلاب فرسەتیان لێ ناو شام محەممەدیان چوون شام محەممەدیان بەسەر و خستبنەوە تەنورەکەیەوە گاو ماڵەکەیان بە تاڵان بردبوو ئێمە هەرەو کاتا ئیتر وەکو گەنجانی تیکانتەپە کەوتینە فکرەوە کە ئێمە دەبێت جۆرێک بکەین ڕێگای ئەم هێنە گوم نەکەین ئەم کابرایە دەبێت ڕێگای ئیدامە پەیدا بکە و کارەکان بکەین ئەوە جەمعیەتیش خەبەرش بە جەمعیەت دراوە گەڕاین ئێمە بازاری حیوانی ساین قەڵاو قەباخکەندی و میان دوا و بۆکان و سەقز و ئەنە هەموو گەڕین کە بشکم لە بازاڕە شتێکمان بەگیر کرد کە بەگیرمان نەکەوت متاسفانە بەڵام مەسەلەکان ئەوەندە بە سورعەت دەڕواتە پێشەکە کەریم ئینسان ناتوانێت بڵێ ئەمان دەدیگەین مەسەر خێرا شتێکی دێتە پێشێ هەر لەو کاتەدا کە ئێمە جەمعیەت دروست بوو لە ناو جەمعیەتدا بووین کاک سولەیمان هەموو جارێ وەکو پێشنیارێک کرد بۆ خۆی ئەندامی کۆمەڵە نەبوو لەگەڵ کۆمەڵە نەبوو حەقیقەتەن بەڵام هەمیشە ئەوەی دەکوت ڕەحیم ئەمانە کوڕی چاکن ئەمانە جەماعەتێکی ڕووناکبیرن دەکرێت ئینسان پشتیان پێ ببەسێ بۆ پشتبەستن دەبن لەو کات و ساتەدا بوو کە ئەوە بوو نەورۆزی خوێناوی سنە پێش هات وە کاک سولەیمان بۆ کارێکی خۆی چوو بوو بۆ سنە و لەوێ تووشی ئەو شەڕە بوو لەو شەڕەیە کاک سولەیمان لە نەورۆزی خوێناوی سنەیە گیانی بەخت کرد و جەنازەی کاک سولەیمان هاتەوە تیکانتەپە و بلاخرا ئەم وەزیەتە کارێکی کرد ئێمە وەکو گەنجانی تیکانتەپە یا وەکو بەبێ ئەوەی کە کەسێک
لەلایەن کەسێکەوە ئیجازەمان وەرگرت بێ ئیجازەیەکمان پێدرابێ خۆت بە خۆت ببوون بە مەرجەیەک بۆ خەڵک ڕوومان تێ بکەن بۆ مشکلات و شتی خۆیان بێنن لەگەڵ ئێمە مەترحیکەن و ئێمەش بۆ سڵحوانە چون دەوڵەت نەمابوو دەوڵەت نەبوو بۆکان کەسی تێدا نەبوو حکوومەتێک نەبوو نە دادگا بوو نە شارەبانیەک بوو کە ڕشکاتی تێدا بکە یان هەنا بۆ لای ئێمە و ئێمە بە پێی تەوانی ئەو دەورە ئەو کاتوساتەمان ئێمە ئەو دەورەیەمان بەڕێوە دەبرد دوای ئەوە کاک سلێمان کە گیانی بەخت کرد و وەزیەتەکە هێن بوو ئێمە زەمینمان بەشە کرد ئالێرەدا دەگەم بە شتێک لە زەمین بەشکردندا ئەمە بکەم بە پرسیارێک بەڕاستی زەمین ئەو زەمین بەشکردنە لەسی مەختەیەکە دەستی پێکردوە چێ دەوری تێدا دەژێڕا ئەو زەمینانە چ زەمینێک بوون و بەسەر چێدا دابەش دەکرا لەو مەختەعەدا دیارە ئەوە لەو سەردەمەدایەکەی دی وا بزانم جەمعیەتەکان تەواو دەبن بە کۆمەڵە ئاشکرا دەبێت بە باوەڕی من لەو مەختەعەدا ئەگەر هەڵە نەبێت هێشتا ئاشکرا نەبووە بەڵێ ئەرزم بە حزوری برای خۆم لەو سەردەمەدا ئێمە هەر بە دوای ئینقلابدا هەر بە دوای ئەوەدا کە ئینقلابکە زەمزەمەی ئەوە دروست بوو کە زەمینی ئاغاکان تەقسیم بکرێ و لەو سەردەمەشدا من منزومەوە نەخشی ڕووناکبیر نەگەوەی کە زۆر هینکەم بەڵام نەخشی ڕووناکبیر لێرەدا باس بکەم کاک سولەیمان مخالفی تەقسیمی زەمین بوو بەڵام چون خۆی کوڕی ئاغا بوو زەمینەکانی باوچیان دەوای تەقسیم کردبایە جەماعەت لیان وەرنەدەگرت کە خەتی دروست شتی دروستیشی پێبوو ئەوەی هین ناکرد کاک سولەیمان لە کورتێکدا ئەگەر زۆر هینینەکەمەوە قسەکەی ئەوە بوو کە کاکە ئەم خەڵکە ئەلعان خەریکن بەهێز و بازووی جەماعەتێکی دیکە خەیاڵیان هەیە ئینقلابێ بکەن یا زەمینی ئاغاکان مۆسادرە بکەن ئەگەر ئەمە خۆیان بە ئاگایی تەبەقاتی خۆیان بەوە نەگەیشتون کە بێن ئەم زەمینانە تەقسیم بکەن و ئەمانە شەڕ لەسەر ڕاگرتنی ئەو زەمینانە ناکەن و ئێمە دەبێ کارەکەین ئاگایی ئەم خەڵکە بگەێنن بە جێگایەک کە خەڵک ئاگایی سیاسی بگاتە ئەو جێگایە کە بۆ خۆی سەر و ماڵ دیفاع لەو حرەکەتی خۆی بکە کە متاسفانە دوایشە یا بڵێن خۆشبەختانە شتەکەی کاک سولەیمان جوانتر دەرچوو ئەوە بوو کە ئینقلاب کرا و زەمینەکان بەش کران و دیارە لەو سەردەمەدا چریکی فەدایی لەوێ زۆر نەقشی هەبوو لە تیکانتەپە بە دەلیل ئەوە دەیویست حریفێکی ئەبینی بۆ خۆی لەبەر چاوی خۆی کە ئەویش جەماعەتێکی دیکە بوون کە کاکە دەڵێن ئێمە کۆڕی ڕەنجبەرانمانەیە کۆڕی ڕێزبەرانیان دروست کردووە نایەنە ناو مەقەڕی چریکەکان و لەگە چریکەکان نابنەمانش فکرێکی جیاوازتریانەیە بۆ ئەوە زۆرتر شلوقی کردبوو کە دەبێت زەمینەکان بەش بکرێت ئەگەر ئێمەش ئەو کاتە ئەومان نەکردبا لەگەڵ ئەو خەڵکە نەکەوتباتین تووشی ڕنگ بوو تەزەزولاتێکی دیکەی کردایەتی هەر بۆ ئەوە ئێمە لەو سەردەمەدا زەمینەکانمان لە زەمینە کاک سولەیمان متاسفانە گیان بەخت دەکا و پیاڕا ناگا نەورۆز تەواو بوو دوای نەورۆز چوینە سەر زەمینەکان و زەمینەکانمان تەقسیم کرد زەمینەکانمان تەقسیم کرد لە عینێکا کە خەریک بووین زەمینمان تەقسیم دەکرد دەچوون بۆ سەر زەمینەکان زیندەیات دکتۆر جعفەرم لەگەڵا بوو دکتۆر جعفەر بە منی کوتی ڕەحیم ئیتر لەمڕۆ بەولاوە ئەتۆ کۆمەڵیت ئەتۆ ئیتر لەمڕۆ بەدواوە ئیتر کۆمەڵی من لەو ڕۆژەوە ئیتر لەگەڵ دکتۆر جعفەرە ڕەسمەن ئیفتخاری ئەوەم پێدرا کە کۆمەڵە بم و وەکو کۆمەڵی بوون کارمان کرد جا بەڵام شتێک بڵێن ئێمە قسەمانەوە بوو کە ئەگەر زەمینەکانش بەش دەکەن ئیشتراکی بەڕێوەی بەرن ساڵێک کە ئێمە لەوێ بوون و قودرەتمان بوو لە منتیقەکەدا خەڵک بە ئیشتراکی زەمینەکەیان بەڕێوە برد و بە ئیشتراکی زەمینەکانیان بەهرەکان تەقسیم کرد من دەبێتەوە وەک پرسیارێک مەطرح بکەم وەختێک ئەو زەمینانتان بەش دەکرد ئێعتیبارێکە لە پشت ئەو هێزە بوو کە ئەو زەمینانی دابەش دەکرد و ئاغاکان تەنیان دەدا بەو تەقسیمکاریە دیارە خەڵک ئەوانی کە ڕەشاین و موچۆ مەزرایان نییە پێیان خۆشەوە حتمما ئیستیقبالی لێ دەکەن بەڵام لایەنی بەرامبەر تۆ دەبێت لێی داگیر بکەیە لێ بستێنی و بەسەر دیگەرانە دابەشی بکەیت چێ بوون ئەو کەسانە بە دەقیقی کە قسەیان وەردەگیراوە بەسلا وەکو لە پراتیکیشدا ئەمەلی دەکراوە هەم هەردوو لا احترامیان بۆ قسە دادەنایە بۆ ئەو بڕیارە دادەنا کە ئەو زەمینە دەبێت تەقسیم دیارە خەڵک هەروەکو خۆت فەرمووت
خەڵک ئەوەیان پێخۆش بوو کە ئەم کارە بکرێ. دیارە ئاغاکانش کە زمینێکی زۆریان هەیە بەدەستەوە ئێستا بەقەد ئەندازەی کەشاوەرزێک زمینی پێ بدەن ئەوەی پێخۆش نەبوو. بەڵام چونکە لە ئینقلابێکیشدا قسەیان کردبوو، لە دەورانێکیشدا قسەیان کردبوو، بیلاخەرە شتێک بوو ئەمە بوو بە ماڵ بەسەریانەوە. تەوەجۆکەی جا بەخاتری ئەوە زۆر شتیوا دەکرا. من یەک شتم ئالێرا لەبیر چووکە هاتەوە بیرم لەو تەزاهوراتەدا کە هاتینەوە نێو مەیدانەکەی تیکانتەبە لەوێ سۆخەڕانیە کرا. کاکە عومەری بابامیری چووە سەر بۆشکەی نەوتەکە و لەوێ دەستێکی بە قسەکردوتی خۆشکان برایان ئەوە بە هیمەتی ئیمام خومەینی خەڵکی کورد بە خودموختاری گەیوە و ئێمە ڕزگار بووین و شای دیکتاتۆر ڕۆی. سولەیمان زۆری ئەو قسانە پێ ناخۆش بوو، بەڵام بێ حەدی میزان ئینسانێکی محتەڕەم بوو. وتی ئەو ڕاوەستا و کاعومەر تەوا بوو چوە سەر جگاکەی کاعومەر ڕووی کردە خەڵکەکە و کوتی خۆشکان برایان ئێوە بەرخەلافی قسەکانی کاکە عومەر ئەمە ئێمە تازە ئەوەڵی ڕێگایە، ڕێگایەکی دوور و درێژمان لە پێشە. دەبێ ئەم ڕێگا دوور و درێژە بە هیممەت و بە قودرەت و بە ئاگاهی سیاسی خۆمانەوە ئەمە بەرینە پێشێ و بڕۆینە پێشەوە. دوایە کە تەوا بووین من پێم کرد بە شۆخی پێم کرد کتم فلان کەس تێڵێکی وتم باوە خۆم خۆ حەزێکە بم بە ڕێسپاسکایەک چۆن تو ئاواڵەیەوە چۆ چ قسەیەکەی بە شۆخی مگەڵا کرد پێکەنی و دیدی کاکە ڕێگای دوورمان لەبەرە. ئێستایش ئەو ڕێگایە هەر ئیدامەی هەیە. ئەو 40 ساڵە گیانی بەخت کردو ئێمە هەر ئەو ئیدامەی هەیە ئەو ڕێگایە. دیارە لەو مەقتەعەدا کە تۆ بۆ ئەوڵین دیدار یا ئەوڵین پەیوەندی دکتۆر جعفەر بەرخوردی پێ دەکەی و ئەو عاملێک دەبێت کە تەوسیە دەکات تۆ کۆمەڵی هەر لەو سەردەمەدا تۆ وەکو کۆمەڵە وەکو پێشمەرگە خۆت دەبینیەوە یا وەزایفێکی کە لەسەر شانی ئەمسالی بەڕێستان بوو چی بوون وەکو کۆمەڵەکە هەڵسوڕانتان دەکرد کارتان دەکرد لەسی مەقتەیەکدا تۆ ڕەسمەن دەبی بە پێشمەرگە؟ ئێمە من ئەو کاتێک کە لەگەڵ دکتۆر جعفەر ڕەسمەن کە پێی ڕاگەاندم کە تۆ کۆمەڵیت و ئیتر لەگەڵ ئێمە ڕەسمەن کار دەکەی، من هەر ئەو کاتەیش چەند ڕۆژ پێش ئەوە ئفتخاری ئەوەم پێدرا بوو کە چەکی کۆمەڵم پێبێ، بەڵام نەگوەک پێشمەرگە. هەر لە ماڵی دکتۆر جعفەر بووم لە بۆکان قسەمان دەکرد دەرگاکە کرایەوە ئەوە قەڵەشتێکی تێکرا لە قەڵەشتەکەەوە دەستێکا دەموچایە بەسرا بوو تەلەفەکەم بینی لە قەڵەشتەکەەوە 2 تفەنگ هاتە ژوورێ 6 خەشابی لەگەڵ بوو 2 تفەنگی ژێسێ کوتی ئەویش لێی وەرگرد و دای بەدەستمێ وتێەوە هەدیەی کۆمەڵەیە بۆ تۆ بۆ حەسەن ئارپیجی. ئەوەختە حەسەن ئارپیجی نەبوو حەسەن بوو بۆ حەسەن. من ئەم تفەنگانم لەگەڵ خۆم هێناوە بۆ تیکانتەفا چون تەنیا تیکانتەفە تەنیا کاعومەری بابامیری تفەنگی بوو. تفەنگم هێناوە بۆ تیکانتەفا باوکم پێی خۆش بوو کە لەلایەک و پێی خۆش بوو کە تفەنگ مێنا لایەکی دیکەوە ئەوەی پێ ناخۆش بوو کە من بۆ تفەنگ مێناوە بۆ حەسەن لە ماڵێ جوێنی پێدام قسەی پێ دەکەم دەکوت ئەتۆ باشە تفەنگت بۆ خۆت کڕیوە کڕیوتەمش نەدەکرا بە وتە لە کۆهین کۆمەڵەیە و چونکە کۆمەڵ خۆی عەلەنی نەکردبوو دەبایەت ما کوتبایە ئەمە لە بازاڕی ئەسڵاحە کڕیمە وتم بابە لە دەست مناڵێک بوو کڕیم و لی و نەجات بوو باوکمەی باشە کڕیوتە بوو حەسەن بووە حەسەن ئەخە براتە باوکتە دایکتە چی تۆ حەزت تۆ چی بۆ حەزت تفەنگت کڕیوە خۆ نەدەکەم ژۆم حەسەن ڕفێقمە پێم خۆش بوو کە بۆی بکەن. ئێمە ئەو کاتە ئیتر بۆ پارێزگاری لە زەمینەکانیش و بۆینەکان ئەو چەکانەمان پێبوو و هەر لەو کاتەوە ئێمە خەریکی ئاموزشی هەم خۆمان هەم گەنجان بووین لە منتیقەکەدا کە خەڵکمان فێری ئەسڵاحە شناسی و بیلاخرا ئەسڵاحە بناسی و ئەسڵاحە چۆن دەکرێتەوە چۆن تێکردی و چۆن خاوێنەکرێتەوە ئەوانەمان فێری گەنجان دەکرد.
بینەرانی ئازیز، ئەوەی کە بینەر و بیسەری بوون بەشی یەکەمی وتوێژێک بوو سەبارەت بە کۆناغەکانی ژیان و خەباتی کاک ڕەحیمی مەحموودی، ناسراو بە مەحموودە ڕەش. سپاس کە هاوڕێمان بوون.